لەو سەردەمەیە خاڵێکی تر مهمە باسی کەین. کۆمەڵەیەکی ئیسلامی دش بە ئینگلیز دروست بوو لە فەرمانبەرە عوسمانیەکان کە لەوێ بوون لەگەڵ کوردەکانە. لەم ساڵی 1990 کە ئینگلیز شەڕی بردوتەوە، عوسمانیەکان دۆڕانویانە، سەرەتای دروستبوونی خەتێکی کەمالیزمی زۆر بە قووەتە. ئینگلیزە یوس هەر چۆنێ بێ بۆ خۆی مرکزی تورکیا ئەگەر بۆ بکرێ بیگرێ، ئەگەر ناتوانێت ئەوەندەی نفوز بچووک کاتەوە لە ناوەوە خەڵکانێکی بکا بە بەرپرس کە لەبەر دەستی خۆیان گۆشکرابن، پەروەردەکرابن، خۆی چاوی لێیان بێ و ناوچەکەش خاچیش ئەوەندە بچووکی بکاتەوە کە کارتێکردنێکی زۆری لەسەر دەوروبەر نەمێنێ، قابلی ئەوە نەبێ جارێکی تر هەستێتەوە. لەو سەردەمەشە ئەو جەمعیە ئیسلامیە دروست بوو بە دژی ئینگلیز، چونکە عوسمانەکانیش هەستیان بەم ململانە تەمان هەموو لایەکیان هەستیان پێ کرد چۆن ئێستا شەڕی قاعیدەیە لەگەڵ ئەمریکا، شەڕی ئێران و نفوزی ئێران لە ناو عێراقا لەگەڵ نفوزی ئەمریکایەکان و بەیەکە چێشرێ لەبەرەوە شتێکی طبیعیە کە هەمومان هەست بەم جۆرەشتاناکەین و هەرێکە لەو واقعی کە هەیە ئەتوانێت بەقەدەر ڕادەی کاریگەری خۆی بجۆڵێ. ئەو کاتە ئەوانی جوابن ئەو جەمعیەتە ئیسلامیە کە دروست بوو لەو فەرمانبەرە عوسمانیانە هەروە لە کوردەکان، یەکەمین ئیدعایە کە بڵاویان کردە و کاریگەری هەبوو ئەوە بوو وتیان تورکەکان سەر لە نوێ دێنەوە بۆ باشووری کوردستانی ئێمە، یعنی دێنەوە بۆ ویلایەتی مووسڵ ئەیگەرنەوە بەردەستی خۆیان و ئەمەش سەبەبێکی زۆر گەورە بوو کە ئیشاعەکە بڵاو بووە، خەڵک زوو تەمەڕوتکە لە ئینگلیز بۆیان نەبێ بە فەرمانبەر تەعین نەبێ لەگەڵیان، نەبێ بە عەسکەر، هەروەکو های لە کتێبەکە باسی ئەم ئیشاعەیەکە لە لاپەڕە 1960 بە تەفسیل باسیەکە کە چەند کاریگەر بوو لەوە. لەبەرەوە ویلسن خۆی مەجبور بوو لە بەغداوە کە هات هاواری لە کوردەکان کرد و قسەی کرد لە کۆبوونەوەیکی گەوریاوتی هەتایە تورکەکان جارێکی کە نایەنەوە بێنەوە سەیترە بکەنەوە بەسەر ناوچەی کوردستانی ئێوەدا. ئەمە ئەویش تەمان ویلسنش لە کتێبەکە کە بەناوی لۆلایتیرس لە لاپەڕە 1970 ئەیڵێ، ئەویش باز لەوە ئەکە ئەڵێ ئەو قسەیەم کە بۆ کردن بۆ کوردەکان، یەکێک لە کوردەکان هەستا ڕاست بووتی بەڵێ دێشنەوە ئەگەر هاوکاری ئێوە بکەین ئەوان کە هاتنەوە هەم ئەشمان کوژن هەم شنەکانیشمان هەتکەکەن و ئەیبەن بۆ خۆیان. ئەمە طبعا لە لاپەڕە 1970 ئەو کتێبەی ویلسن خۆیان نووسراوە. لە هەمان کاتی شا هەولێر بە حکمی هەروەکو سلەیمانی وتمان بە حکمی ئەوەی دوو شاری سەرەکی بوون، کوردەکان هاتوچۆی بەغدایان هەبوو، هاتوچۆی ناو عەرەبەکانیان هەبوو، تیجارەت هەبوو، ڕێگای مەکە و مەدینە و حەج هەبوو، کارتێکردنی زمانی عەرەبی هەبوو لە هەردوو لاوە کە شۆڕشی عەرەبەکان ثەورەت العشرین ڕوویدا، کورد بەشداری تیا کرد، خەبەری ئەو زیت بوونەوە و وریا بوونەوە و ڕوبەڕووبوونەوەی ئینگلیز لە هەولێریشا کاریگەریەکی باشی نواند. ئەمە ژوای کرد بەوەی کە مادام لە خوارەوە ئیعلانی جیهاد کراوە کەوا بوو قابلیەوەیە تورکەکانیش سەر لە نوێبێنەوە ئەگەر ئیعلانی جیهاد جارێکی تر بکرێتەوە. کەمێکی نەبرد لە مانگی هەشتی 1920 ئەم جارە ئەو شیعانەی خانەقین کە کوردن و کەوت نەژێر کاریگەری فتوای عولەماکانی شیعە لە ثەورەی عشرین شۆڕشی 20 لە خانەقین و کفری و کەرکووک کوردە شیعەکان ڕاپەڕین. ئەنجا عەرەبەکان لەگەڵ یانە ڕاپەڕینەوانی کە قەبیلەیەک بەناوی ئالعەزیزیان پێوتنە یا ئەلعەزیزیە، ئەوانیش هەر عەرەبن و ڕاپەڕین دیسان لەگەڵیان. ئەم جارە نێوانی کەرکووک و دووز هەمویان ڕاپەڕین، کوردەکان هەموو هجومیان کردە سەر ئەو پرۆژە نەوتیانەی کە عایدی کۆمپانیای ئینگلۆ ئێرانی بوو کە لەسەر سنوور هەبوو، سووتاندیان. ئەنجا ئاڵای ئینگلیزیان لەوێ سووتان لە خانەقین، ئاڵای ئینگلیزیان سووتان، ئەمە دەلۆکان کردیان، جاف و دەلۆ هەموو تێکەڵ بوون لە شۆڕشێکی زۆر گەوراکە کردیان. ئاڵای ئینگلیزیان سووتان لە هەمان شوێنی ئەویش لە کفریش ئاڵای عوسمانیەکانیان بەرز کردەوە لە خانەقین لە کفری لەو شوێنانە ئاڵای عوسمانەکان سەر لە نوێ بەرز کرایەوە. ئیتر وردەوردەوە نفوزێکی وا بوو کە مەجبور ئینگلیز مەجبور بوو لە هەموو دەوروبەری کەرکووکیش دیسان بکشێتەوە بێتەوە بۆ ناو شاری کەرکووک و تەنها لە ناو شاری کەرکووکە ستار بگرێ. ئەمەش وەکو ئێدمۆنس باسیەکە لە کتێبەکەی کوردس تورکیس ئەند ئەرەبس لە لاپەڕە 1999 بەم شێوەیە باسی ئەو کەمبوونەوەی نفوزە ئەکاو کە چۆن هاتنەوە مەجبور بوونەوە بێنەوە بۆ ناو کەرکووک.